لە ماڵی هاوڵاتیەک یاخود پیشەوەرێکم لە شاری سلێمانی بە ناوی حاجی محەممەد. حاجی جیاواز لە پیشەوەرەکانی تر لە ماڵەکەی خۆیدا سەرقاڵی کارکردنە و گۆچان و لە هەمان کاتا پنە و تەختەی قورئان و چەندین کەرەستەی دیکەی تەختەسازی دروست دەکات. بەڵام جیاوازە حاجی لە تەواوی پیشەوەرەکانی دی، لەبەر ئەوەی حاجی وەکو خۆی دەڵێ 21 ساڵە لە ماڵەکەیدا و لەم ژێرزەمینەدا سەرقاڵی کارکردنا، بەڵام 1250 لە هاوڵاتیان وەرنەگرتووە. ئەو دەڵێت تەواوی کارەکەی خەیریە و بە پاڵپشتی کوڕونەوەکانی ئەم کارەیە دەکات. وەکو خۆشی دەڵێت پێویستی بە داهاتەکەی نییە، بەڵام دەیەوێت لەم ڕێگەیەوە ڕەزامەندی خوددا بەدەست بهێنێت و بە هەشتەکەی بکڕێت. کاتی خۆی لە دەرەوە بووین، دەوێش شەڕی ئێران عێراق دەستیایە زۆرمان بۆ هەڵ ڕامان کرد. محەممەد عەبدوڵڵا فەتحوڵا خەڵکی گوندی بالی کوێرم ناحەیەی گەرمک ئەمجار لەخوا بە زیابێ لە مامە و باوکم و ئەمان و فێری ئەم سنعەتیژە بووم. ئیتر بێ بەرامبەر ئیشەکەم بۆ بسڵمانان. وەڵا قوربان پنەی گەورە هی بچووک قەنان قائیدەی قورئان لەسەری دەورکەیتۆ برا بە تۆ بڵێ تەختە بۆ دەستنوێژگرتن یا بۆ حەمام هەروانە دروستەکەم. بۆچی ئەم کارەکەی بە پشێوە؟ وەڵڵاهی قوربان بیداتەکەی عەسرەکەی لەبەر خوا بێ بەرامبەر ئیشەکەم. ئەینا هەموو کەس هەجەتەما حەکا من شاری حەزی لێیەکەم. ئەما ئێمە ڕێگەیەکمان لەبەرە، ئەو ڕێگە ژای پێویستێت خوانەی بڕێیا خوا. وەڵا کوڕەکان وەسپیان تەواو نابێ، سێ خزمەکاری ئەوم هەیە، یەکیان لە یەکیان چاکترن زیاتر خزمەتەمەکەن وان لە ئیتاعەمە ئەم خۆڵ و خەشەڵ و بەزم و ڕەزمە هەموو ئەوان ئەیگوێزنەوەی بێن بەم لاولا لایەبەن. ئەمجار پیاوێکیش وا لە خوارمانەوە خەڵکی تەوێڵێ ئەویش بە زۆری یارمەتیمەکە خوا جەزای باتووە دارم بۆێنێ داری پێم ئەی با بۆ ئەو کەسێ داوای بکە لەگەر شێحامی یا هەردکیان ڕۆژی دووسێ سەفەردارم بۆێنن دارێنن. ئەمجار زۆر یارمەتی دارەکانم ئەکەن پیاوەتیەکەن ماڵیان ناوە بە یاخوا. وەڵا قوربانی تێوە ئەوانمە ئامادە کردووە بۆ ئەو کەسانە کە قورئانە خوێنن، ئەوە قائیدەی قورئان دروستم کردوون ئەی بن 20 30 بن بۆ مەکتەبەکان دەرزی قورئانی تیا دەورەکەن و گۆچانیش بۆ ئەو هی نابینا هەیە یان شەل و پیر و داماو هەیە، ئەوژە هەر بەبێ بەرانێ هیچ بەرانبەری تیا نییە سنعەتی من، هیچ شتێکی بێ بەرانبەر نییە. وەڵا قوربان جێگەکەم بە حەدی خۆی فێنکە، وەڵا بۆ هاوین هیچ شتێ بەکار نایەن زستانیش هەر عینی شتە. ئەینا لەخوا بە زیابێ وەسایل هەیە بێ ئەمە احتیاجم پێی نییە. ئیتەخوا نەیبڕێ کوڕەکان کچەکان کوڕەزا کچەزا کوڕەکان یارمەتیمەکەن زۆر خزمەتمەکەن بەخوا.